چەند توشببوویەکی نەخۆشی تالاسیمان لە خانەقین و بۆ وەرگرتنی هاوکاری پزیشکی ماگانە سەردانی کۆمەڵەی تالاسیمای شارەکە دەکەن. لە خانەقین 210 توشببووی تالاسیما لەم کۆمەڵەیە ناویان تۆمار کراوە و بەشی زۆری توشببووانیش لە ژێر هێڵی هەژاریدان و بە ئەستەم چارەسەرە پزیشکەکانیان دەست دەکەوێت. لە لیمان هەسا مطابقەی دەرناچێت یەک دەف دوو دەف سێ دەف ئەیە گشتی شەکەتیە و معاناتە نەفسیت بەشەر شەکەت کات مثلەن ڕەدهەی خاصی هەن خۆمان نییەسمان ڕەدهاگەمان دوینی دوو نەفەرهانەوان یەک تەخت خەفتنە هەرکی لەور و پیا و گەورە عملیات کرد تێرنێرا لە ئیمە ئەو خۆشکمە مراجعی بعقوبە کات ئەو خۆشکێکی ترم مراجعی خانەقین کات ئیمە لەیلا علاج دسفیرال نییە جهازەکەتین دسفێرالەکە حەصل کەبین دسفێرالەکە سینینەی وەگران لە بەغدا و لە مەفخار وەختی تینە و جهازەکە نییە. فداواکاری من قسم خاص رات لسیمرا من بکن و مختبر خاص توی من و درمان خاص هم أراخو ما توی من فإما إنسان يجي من نخوشي من ومن جيروبان كمرابع خوبا فلم مختبر مستشفى خانقين من تحليل لقم درناتش كما بعقوبة. سەرۆکی کۆمەڵەی تالاسیمای خانەقین دەڵێت ماگانە بۆ توشببووان پێویستیان بە 110 بوتڵ خوێنە کۆمەڵەکەشیان توانای هاوکاری 32 توشببووی هەیە. ئێمە وەکو کۆمەڵی تەلەسیمی خانەقین عەدەد نەخۆشمان 210 نەخۆش زیاترە و ئەم نەخۆشانە لێرە لە خانەقین پێویستیان بە خوێن ماگانە هەست مانگی تقریبا 110 بوتڵ تا 120 بوتڵ ئێمە پێویستیمان بە خوێنە حاڵ معیشەتیان زەحمەتە و داواکەی من لێرە مەسرەفێک خاص بەشێک خاص ئەران بکەنەوە تاگەری تر ئەرا ئەی سلێمانی و باخ بە و ناوەنشن هەلێرە لە خانەقین علاج و شەکەر خۆیان وەربگرن و خاسرە ئێمە خانەقین بەس و تەنیانی طبعاً خانەقین و چواردەوری شالەبانمان یعنی وەکو جەلەولا سادیە تا قەرەتەبەی گیری من ئەی نەخۆشی لە مراجع ماکەن لێرە. نەبوونی پزیشکی تایبەتمەند و بانکی خوێن و چارەسەرە پزیشکەکان وای کردووە توشببوانی تالاسیما ماگانە بچنە بەغداد و سلێمانی و دیالە ئەمەش بارگرانی بۆ کەسوکاریان دروست کردووە و بەهۆیەوانەوە خەرجی تایبەتیان پێویستە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.